ژوورەکەی من لەگەر لە تەنیش مالی بابم بووم جەڕەسێکی هەبوو بانگی دەکردم دیتم جەڕەس لێدەدا بە نەغمە بانگم دەکا کە تعاودمان لێ کردێت زووەرە کە چوومە ژوورێ لەسەر مێزەکەی 7-8 نامەی زەرد بڵاو بووە گوتی تەماشای کردم گوتی لەو ڕۆژێ کە ڕۆیشتی ئەو فکرەیەت هاویشتە مێشکم تەماشای سندوقی دەکەم مرتاح نیمە القدیم لا يترك على قدمه بل يجدد کۆن لەسەر کۆنی خۆی نامینێ دەبی تازەیکەینەوە گوتم گوتی کردمەوە کوڕم گوتی 5 نامەی کاک ئەحمەدی شێخە لە بۆ حاج عومەر ئەفەندی هاتیە جا دیارە کاک ئەحمەدی شێخ ئەو نامانەی دۆستایەتی ناردیە ئەمیش وەرم گرت 5 نامە بوو لەگەر 2 زەرف کە نامەکانی لەناو بوو حتا ئەو زەرفەی کە نامەکانی لەناو بوو مۆری سۆری شەمعی سۆری مۆمی سۆری لێدرایە تاکو ئەوەی کە دەیهینتە هەولێر لە سلەیمانیەوە نەیکەنەوە ئەو 5 نامەیە کە پێدا حکایەتەکە لەوێ دەستی پێ کرد بخینە ئەوانە شێخ کاک ئەحمەدی شێخ چێ نایناسم بیستومە تەڵەبە بووم بە لەوێندەر بەڵام وەکو مێژوو نایناسم جا دراستم کرد لەسەر تەریقەتی قادری و دراستم کرد لەسەر تەریقەتی نەقشبەندی چونکە ئەمە نەقشبەندی بووینە بە مەحەبەت نەک بە شێخاتی ئەوانش قادری بووینە باشە ئەوانە ئەو سلەیە مێژوویە دەبی تیشی باوێسەری ئیدی گڵاڵەی کردەوە و نامەکانم تەرجمە کردەوە زمانی فارسی لە فارسیەوە لەو کوردی لە مام شەمسەدین کە لە ئێران ئەو هەتا 74 مەسئولی عیلاقاتی شۆڕژ بوو فارسیەکەی گەلە باش بوو نامەکانی بۆ تەرجمە کردە کوردی عەرەبی وەڵا تر لە کاک سەردار حەمید میران لە کاروان ئیشی دەکرد مەقالەکەم پێدا بووە مەقالەک بە زمانی عەرەبی ساڵی 1984 یەکەم نووسینم لەوێ بڵاو کردەوە ئەوە هاندەر بوو پاشی 6 مانگ ڕۆژێک چوومە دیوەخانە خوا عەفیکە ئەدیب ئەفەندی و مەلا بەکری مزگەفتی مەحموود عەلافی گوتیان مژدەکت بدەینێ گوتم ها گوتی نامەی 6ەممان دۆزیەوە لە ناو کتێبەکان ئیتر نامەکان بووە 6 5 بڵاو کراوە لە کاروان 1984 دانەیەکیش ماوە ئەو دانەیە کە ماوە هەر احتفازم پێ کردبوو بەلان کە پاشی ئینتیفازە ئەوانە دەستم پێ کردەوە بە نووسین بڵاوم کردەوە پاشان پێشی کۆڕۆنا بیرۆکەی هات گوتم کۆیان کەمەوە ئەو 6 نامەیە بە زمانی کردمە ئینگلیزی و کردمە عەرەبی عەرەبیەکە هەمانی کاروان بوو 84 بڵاو بووە بەو کتێبە بەرهەمەکەی 2023 بۆ ئەو کتێبە ئێستاش دووبارە چاپم کردیتەوە بە زیاتر وردەکاریەوە